بیرن نەچێ کە چیم پێوتی. جۆبگە کاکە، ئێستا ئیتر کاتی ئەوەیە بپەرژەینە سەر کاروبارەکانی خانەدانی دیوان سالاری. ئەوە تا هێزێکمان بەبەرا هاتەوە ئێستا ماوەیە کە خەریکە پەیوەندیمان لەگەڵ دەربار باشە بێتەوە و دەسەکەینەوە بە هەموو شوێن. وردە وردە وا ڕەونەق پێیاکەینەوە. ئەزانی کە یانەکەش کرایەوە چاوی چەند دوژمنمان کوێرەکەین بیرە لەوە کرێتەوە؟ جا سەرباری ئەمانەش کۆنە دوژمنەکەشمان نەما. بیبڕەوە بابە نووسرت بیبڕەوە. لەم دام و دەستگا بۆ گەن کردووەیە کەس لە دەردی من تێناگا. کەس لەبەرەوەی کۆمەڵێک بێمێشکی کە لە پوت دەوری منیان گرتووە هیچیان بە خەیاڵانایە. تەنها بیرتان لای ئەوەیە چۆن گیرفانتان پڕکەن و پاڵی لێبەنەوە هیچ نەکەن. من لێ تێگەم باسی چی ئەەکەی من لە دەردە تێگەم. بەڵامەی قسەکەی هاشمە بیر چۆتەوە لەم جۆسکەوە هات و لەو جۆسکەوە دەرچووە. وایە بزورگاغا ویستێتی سەرۆت و سامانەکەی بکا بە ناوی کچەکەیەوە وایە؟ جا چی ئەڵێ ئەمە خراپە؟ بەڵام مردن ڕێگەینە؟ چۆن چییە؟ ڕەنگە گومانی ئەوە بکەن بزورگاغا ئایا خۆی مردووە یان کوستویانە؟ بەڵێ بۆنە ڕێیتەیە چێ؟ گومانی ژەکەن. بەڵام دیسانەوەمە پەیوەندی بە منەوە چییە ها؟ تۆ کردوتەوە خۆشت وەڵامەیتەوە. واتە گەر سرم بکەن بە پەتەوە باکە پێم نابێت؟ لە کاتی مردنی ڕەجەب و زەڕی و ئەسەد و ئەوان هەر خۆت شتەیەکەوە چی بوو؟ وتێ نۆکەرە بێ بمرێت تا ئاغا لە شوێنی خۆی بمێنێتەوە. بۆ خوێنی تۆ لەوەی ئەوان بە نرخترە دیسان تۆژۆکۆوان. پاشانیش ناوتەچێتە ناو لیستی گیان بەخت کردوانی بنەماڵەی دیوان سالار. ئەرزانی زۆر بێ ئەمەکی ئاغا قوبات. من هەموو ماوەی لە زیندانە بووم هەموو بیر و خەیاڵم لای تۆ بوو کە ئازادیش کرام چیم لە توانایە بوو کردومە بۆ ئەوەی تۆ چی دووسووە پێی بگەی ببیتە ئاغا و سەرۆک و سەروەری ئەم خانەوادەیە. جا بۆ قوڕ نەکەم بەسەری خۆما کە جۆم لەم قسانەی تۆ بێت. دەتخوا بیبڕەوە نووسرت باسی چیەکەی؟ خۆ لەگەڵ مناڵە قسە ناکەی. لە زیندان بیرە لای چی بوو ها؟ پلانت داناوە کە هاتیتە دەرەوە بە درۆ بابەتی کوڕباوەک بێنیتە پێشەوە بەڵکو بەمە بتوانی لە ناو دڵی دیوان سالارەکانە جێ خۆ بکەیتەوە. ئەوەش ئەمتەنا لە پێناو بەرژەوەندی خۆتا بووە. ئەوها منت بەسەر منامەکە. هەر هەمووتان خەمی خۆتان ئازانی هەمووتان بە دوای ژیانی خۆتان ئاگەڕێن. بەڵام من کۆتایی بەمایێنم. کۆتایی بەم گەڵتە جاریەژێنم. سفرەی دیوان سالەر شایەتی ئەوانەیە کە لە دەوری خۆت کۆت کردوتەوە نەک من نوسڕەتم باوکتم. تا ئێستا هەر کارێکی هەڵە کردبێ من بۆم چارەسەر کردووی کوڕم چی ئیشی بۆ گەنێک کردبێ من بۆم پەردە بۆش کردووی دوامینیشیانم چەتیەوە بۆ ئایشا. حاڵی خۆت زۆر لەمە خراپترە باوکە گیان. من لە بری تۆ بوومایە لەگەڵ کارەکەرێکا دەستم تێکەڵ ناکرد. یەک جاریترم قسەیە بکەیتەوە ئەزانی خۆشە لە خۆت تێناگەی قوبات. بڕۆ دەرەوە. چیتر ڕوخسارم نبینی تۆ ئاغا قوبات. تەلەفۆنەکە بەرە دەست عەقیل تەیمووری. پەی بێ ئەمەک
تۆکی من کێم بەڕاستی من کێم هەر بە خۆشی ئەی بمبری پاشە تۆ بۆچی واو لە خۆ کردووە مزانی چنۆکەی مەترسە ببوورە ئەڵێم ئەنام بۆ ژنی دووگیانە بەڵام تۆ من چی؟ تۆ گیانمی ژیانمی تەمەنمی ئای چۆن باشە تەواو خۆت شیرین مەکە بەڕاستی تۆشێتی ئەنجا شیرین خان نانی گەرمم بۆ هێنایی و پەنیری تایبەت و خۆشیشی لەگەڵە زۆر خۆش دیارە ئەنجا پێکەوە دەمێکە ڕۆژ بۆتەوە وانی ڕۆیە وای ئەمە کەی حاڵە شەو ڕۆژم لێ تێکچوو هەموو کاتێکە بێ بخەوم هەژیانم نەماوە ئابێ ئەمە بخۆی شەهرەزاد خان و توێتی ئەبێ بیخوا بۆ ئەوەی باشتر من زۆر باشم دەی تو ئێستا ئەمە بخۆ ئەزانم کە برسیتە ئەڵم تووای دابنەیە دەقەیەک دانیشە ئەمەوێ کەمە قسە بۆ بکەم باش گریمان هەموو شتێک باش دەرچوو لە کۆتاییە باش من هەموو مافەکانی خۆم دەستکەوتەوە و ئایشەی خزمەتکاریش دانی پیانە کە هەموو قسەکانی ڕاست نەبووە ئەی باشە دوای ئەوە چی دوای ئەوە چی ئەی تۆ چی لێ بەسەریە منیش ڕەنگە بگەڕێمەوە بۆ ساوە و ئەبم بە زاوای خاوەنکارەکەم من حاجی ئەمین ئەڵم پێشم خراپ نابێ حەوهەژ مناڵێکی جوانیشم لێ من هێشتا شێتم بزاناڵێکی تووڕەم مەکە ئەگەر نەخراپە بەسەرێنم شێتی تۆم بە ساقەی تۆ بم ئەگیانەکە من چی بکەین چیت ئەوێ ئەوە خۆت بەنیازی چیت ئەتەوێت تاماوم لە نزیکتەوە بم و خزمەتێ بکەم هەتاماوم لە ژیانە ببمە غوڵامی تۆ ئەڵقە لەگوێی تۆ بم جا با من ئێستا شتێکە پێ بڵێن گیانەکەم مارە یەکەم دەمانچەیەک و یەک فیشەکە بۆ ئەوەی بە مامێشکی قوبادی پێ بدەقێنم مارەیەکەشم پێشەکی وەرەگرم گاڵتە ناکەم پێ مەکەنە مارەی تۆ؟ بەڵێ هەرچەنە ئەو قوبادە هیچ شتێکی لە باران نەبوو بەڵام تۆ زۆر بوێری باوەڕ ناکەم بۆ کەسێک کە توانی بێتی کچەکەی بزورک ئاغا لەو شێتخانەیە دەرباز بکە پیاکردنی دەمانچەیەک ئەو نەکارێکی قورس بێت بەلایەوە قورسە؟ نا بەڵام چی؟ من چاوەڕێی ئەوەم چاوەڕێی چیت؟ من وامەزانی ئێستا لە خۆشیە خەریکە باڵەگری بەڵام نازانی چی شیرین جان بۆسە با من قسەکەم تەواوکەم تۆ باوەڕ بە من بکە من لە خۆشیە پێم زەوی ناگرێت تۆ باسی چی بۆم نەکەی من کەم وامت بەخۆم ئەڵێم ئەمە پێم وا بێت تۆش حەزەکەی بەڕاست ئەمەتەوێت ئەگەر نەمویستایە خۆ نەخۆش نەبووم لە خۆمە باسی مارەی بۆ تۆ بکەم ئەمە بێت بە چاوان خان مەکەم بەس ئەبێ کەمێک کاتم بێتێ تۆ داوای گیانی من بکات چی و بێ بۆتی ئەەکەم سابیر گیانەکەم هەموو شتێک لە ژێرسەری ئەو ئایشە بێ ئابڕوایە من نەزانم حەزەکەم بزانم ئێستا لەکوێیە خەریکی چییەکە چی ناکە ئیتر خۆم لەم ژێرزەمینەیە زیندانی ناکەم خۆمەزانم ئەبێ چی بکەم و چۆن ڕەفتار بکەم خۆ تۆ تا کۆتایی لەگەڵ ما ئەمێنیتەوە وانە؟ سابیر تا کۆتایی وانە؟ بۆ ئەکرێ من وانەکەم؟ نا کەواتە هەروواکەم بەڵام ئەبێ بەڵێنم بیتێ لەبەر منیش بووە حەبەکانە بە بەردەوامی بخۆیت بەڵێن بێ؟ بەڵێن بێت زۆر باشە مادەم ئەوەنە کچێکی باشی منیش هەواڵێکی خۆشم بۆ هێناوی ئۆتۆمبیلە لەکوێ بوو؟ حەقە چییە؟ پێم بڵێ بردووتە سابیر؟ بردنی چی تۆ من بە چی ئەزانی؟ بە من ئەڵەن سابیری عەبدولی دیارە منیش خەڵکانێکی باشە ناسم فەرموو شەرمەزارم مەکە ببوورە فەرموو دانیشت بۆ تۆرکی کێشە دانیشە نۆشی گیانە بێ تۆ باشی کچەکەم دەی باشە شکور بۆ خوا ئەگەر ئیشێ شتێکتان هەبوو من لە حەوشەکەم باڵم کە باشە کچەکەم بە یارمەتیەوە بە یارمەتیدا فەرموخان مەکەم کەمێک ڕەنگی بەبەرە هاتەوە ئازارم زۆرە زۆر هیچ نییە چاگە بیتەوە خۆ تۆ لەو ناسکانی کۆشکەکە نیت کە بە تاو لەرزێ بکەوی چاگە بیتەوە من لە سەرە مەرگام خۆم بە باشیەوە ئازانە
ئیترە و قسەیە مەکەرەوە چونکە تۆ نامری باڵکو هەر ناتوانی بمری ئەوە نەزریانم گوڵخانەی ژیانمی هەڵپێچاوە هەموو کەس و کارمی هەڵوەراندووە گەر ئەوەنەی دەنکەجۆیەک دادپەروەری لەم ژیانەیە مابێ ئەوە ئەم خونچێشم هەڵ ناوەرێنێ خونچە دەمێ بوو بە نیاز بووم بێ پەردە قسەت لەگەڵ بکەم جارێکیان لێو پرسییم چیت لێم ئەوێ بوو لەگەڵ مای ئەمە وەڵامەکەی منە ئەو زانی مەڵێ نەمەزانی ڕوون پێمەوە دیار بوو نەخێ ڕوون نەبوو ئەقلم نەیەگەر شتێکی وابێ جۆم لێ بگرە هیچ پیاوێک ژنێکی خۆش نەوێ خۆی بۆ مانوو ناکە یان مەگەر شتێکی لە ژێر دەستیابێ خۆ من لە پێناوتە هەموو شتێکم کردووە ژنێکی سکپڕ لەسرە مەرگە کە تەنانەت باوکی مناڵەکەشی ئەوی ناوێ ئاخر چۆنە بێ من بڕابەوە ناکەم بۆیە هەر لەبەرەوە باوکی ناپیاوێکی تێنەگەیشتووی بێ ئەمەکە بۆ تۆ چیت کردووە ئەگەر دووگیانی جا چییە خۆ حەڵاڵی خۆت بۆ کێشەمان چییە لە ئەمان کاتی شامارە بڕی بووی بارەکەشت بارەڵتونە خۆم خزمەتکاری مناڵەکەشەیە کەم و نایڵمیشی بەسەر بێ ئەگەرم قسانەوە تەنیا بۆ دڵخۆشکردنی منیش کردبێ هەر بە نرخن دڵنیابە بەردەوام بە خۆمەوت ئایا بتوانم ئەو نهێنیە بە تۆ بڵێم یان نا لە نووسرەت و قوبات زۆرە ترسە هەموو جارێک کە تۆمە بینی ئەموو ئەم جارەیان پێڵم تاو لەسەری زمان مابوو کەچی نەمەتوانی بەڵام ئێستا جیاوازە ئێستا توانم پێو بڵێم ئیترەمە کۆتایی منە ئەترسم نەمێنم قوبات تووشی بەڵایەکەم کاو ئەم نهێنیە لەگەڵ خۆما بەرمەنە و گۆڕەوە بە تۆی نەڵێم لە کاتێکە تۆ نهێنی دڵی خۆ بۆ من دەرکان ئەی منی سەرەمەرگ بۆچی نەیدرکێنم ئەوە چیاڵەی لەو کاتۆ من قسە بۆ تۆ ناکەم ئایشێ ئێستا جۆم لێ بگرە من بە هیچ شێوەیەک ڕێگا نایم تۆ بمری گێو بگرە من خۆم ئەوم نەبینیوە تەنیا توانیم گوێم لێ بێ بزۆرگاغا نووسرەت و قوبات کوشتیان بەیەکەوە چۆن؟ ئەو نەمەردەوە داوای یارمەتیە کرد ڕەنگە ئەگەر پزیشکیان وریا بخستایە ئێستا و لە ژیان نابووایە بەڵام وایان نەکرد وازیان لێنا تاوەکو مرد من داوای لێبوردن لێکەم بزرگاغا ئاوا تۆ کەوتویت و من بەسەر سەرتەوە وەستاوم ئەوە بێڕێزیە بەڵام ئەمە دنیاە چیەڵی وەک خۆ دەدوێت هاوسارەکە بەدەست کێوە بێت ئەبێ ئەو لە سەرەوە دانیشێ وای ساش هاوسارەکە بەدەست منەوەیە دوای 20 ساڵ ئارامگرتن نازانم بەباشی گوێم لەوە بوویان نا نووسرەت بەسەر سەری بزرگاغا وتی ئەو خۆی باوکی قوباتە من گوێم لەوە بوو ئەوەی ئەبێت جێگە بگرێتەوە لەسەر کورسێکی تۆ دانیشێ کچەکە نییە قوبادە قوبادی من ئەبێ کوڕەکەی من بێ یەک دڵۆپە خوێنی ئێوەی لە لەشە نییە ئەوە خوێنی منە بەناو دەمارەکانی ئاسوڕێتەوە کوڕەکەی من لە مەودووە ئەبێتە پاشای ئەم ئیمپراتۆرێتی کە بە ڕێزە دروستی کردووە گوێ لێ بوو کۆتاییت پێبێنە نووسرەت مانوو بووم خۆم هەموو شتێکم مەزانی ئاگام لە هەر هەمووی بوو
خان مەکام بەڵێ چاو نەباتێکم بۆ یێنی ئەرک نەبێ سکمێشێ بەچاوان گوێ بگرە باش گوێم لێ بگرە بزانە چیت پێڵم ئەم نێنی بە منت بە کەسی تری ناڵی تەنانەت بە خێزانەکەشێ تەنها لە نێوان خۆم و خۆتا بێ ئەم قسەیە هەمە کرێ لە بەرژەوەندیمان بێ هەم لە هەر کاتێکا بێ لە ناومان بە تێگەیشتی وتم چی؟ قوربان گیان جەنابێ لەم کە شارامەیە دەوام لێ بکەی مانگیشێ بۆ لە تەکەم و بڵێم ناتوانم ئەبێتە بەردێک و لە گەروی پیاوە گیرەکە دڵنیابەلەوە خۆی کە داوام کردووە لەتکردنی مانگ نییە تەیموری بارێگە فیون لە ناو ئۆتۆمبیلەکەی هاشمی دەماوەندیە تۆ خەمی بارە ئەفیونەکە و نەبێ ئەویان لەسەر خۆم نا مەبەستم ئەوە نییە مەبەستم ئەوەیە ئەو بارە ئەفیونە چۆن بکرێتە ئۆتۆمبیلەکەی هاشمەوە ئەوەیان بۆ ئێوە وەک ئاو خواردنەوە وایە مەبەستم ئەوەیە کارێکی زۆر باشە تۆ بڵێ کەس باوەڕ بەوە بکە تۆ وای دانێ ئەو نا بارودۆخی خراپ بووە ناچار ماڵەکەی فرۆشتووە هەروەها سەریشی لە ماڵ و مناڵی تێکگاوە ئەگەر تۆس قاڵێک پیاوەتی تێما بێ نەک بارە ئەفیون بارە شیاکەشی بەنێ بۆیان ئەگوازێتەوە چونکە پێویستی بە پارەوێ پارە پیا بکە من دڵنیام لەوە تۆش وەکو من ئەزانی وای جەنابێ باشتری لێزانی ئەو بڕێ بۆ وەرگرتنی مۆڵەتی هاوردەکردنی شتومەکی ناوازە لەگەڵ نووسەتا لەسەر ڕێکەوتون هەر لە ئێستاوە بیکە بە دوو ئەوەندە لەگەڵیشە پارچە زەویەکی ڕوکنی نزیک گۆڕەپانی بەهارستان کە هەر بۆ ئەوە کراوە یەکسەر بیکەی بە هۆتێلێکی جوانی پێنجە ئەستێرەی هەمووی با فەراهەم بکرێ من خەونی زۆر گەورەترم هەیە لەوەی کە ئێستای بینم بەڵام ئەمە زۆر زیاترە لەو خزمەتەی کە من نەتوانم بۆ جەنابتانی بکەم با هەموو ئەمانە لەلایەک بن کەسێک ئەوە نە یەک تۆسقاڵ دڵی نەلەرزێ بۆنەوەکەی بزورگاخا کە خەریکە بەبێ دایک گەورە بێ حەقی خۆیەتی نەک لە ئۆتۆمبیلەکەیە لە ناوڕی خۆڵەش یا ئەفیۆن بدۆزیتەوە زۆر جوانە ئەمری جەنابتان لەسەر سەرمە بەڵام یەکشتی تریش تەیموری نامەوێ ئەم شتە کەس بیزانێ تەنانەت نووسرەتیش با نەزانێت داوای ئەم شتانم لە تۆ کردووە نانا تۆ هیچ خەمی ئەوەیانێ نەبێ بەڵام من ئەمەوێ شتەیەکی ترێ پێ بڵێم کە بەختی تۆ لە لایەکی ترەوەی هێناوێتی لە کۆ کوڕەکەی هاشم بزانم مەزانی بەنیازی چییە؟ بەنیازی چییە؟ تۆ شتێک بڵێ دەی ئەو بێنرخی گزگلە بزانە لەگەڵ هاوڕێ بێنرخەکانی تریا بەنیازی چین بەنیازن مصدقی دەرباز بکەن بۆ هەروە ئاسانە ئاوا ئاسان مصدقی دەرباسکەن و تەواو بۆی بڕۆن دیارە بەنیهێنی و چاوەڕوان نەکراو ئەگەر بەباشی بیریان لێکرد بێتەوە ڕەنگە بتوانن بۆ نە کارێکی زۆر ئاسانە بۆەوە حەزەکەم گەردەلوولیان بۆ هەڵکەی تەیموری بیانکەی بە پەندی ڕۆژگار ئەوسا ئەشبیتە پاڵەوانی نەتەوەی لە کاتێکە بەنیاز من مصدقی دەرباسکەن لە بەندیخانە تۆ لەو کاتەیە ئەگەیتە سەریان و تاوانەکەیان دەرەخەی هەمویان ئەگری ئەوە گەورەترین شتە بەڵام ئەمە ئەستەمە ئەمانە بەوە بزانن کەی و چۆن ئەو ناپیاوە بۆ من فاڕەوە ناکرێ زۆر ڕاستە کەواتە بێ چی بکەین ئەبێ وا بکەن ئەوانیش بیزانن وەتە چی؟ ئابا بیزانن چی بزانن ڕێکەوتێکی درۆی نە کە تۆ داوناوە نەک کاتە ڕاستەقینەکەی کەی گوازنەوە تێگەیشتە دکتۆر مصادقێکی هەمپیشانەیەم بە دایکی بڵێ دادا خۆدەوە ویسکاکی ڕۆشن بیر بەدەست من نییە گیانەکەم
چی بووە؟ باوکەی کیانم لەپڕ زۆر بیری باوکم کردووە نازانم بۆ. ڕۆحی شاد بێ. حەزەکەی بگەڕینەوە؟ نا بەڵام زۆر لەوەی بیرم لێ کردەوە قورسترە سابیر. ئەزانی تا ئێرەش هاتوین هەر زۆر سەرسڵیمان کردووە. ئەگەر بگیرین چیمان ڕستووە ئەبێتەوە بەخورین. با بگەڕینەوە بۆ شوێ ڕۆی. ئێ با بچم سەیرە بکەم بزانم چییە. باشە منیشەم لەگەڵتە. نا ئێگەر تویان ناسیەوە پێم ناڵێ و کاتە چی بکەین؟ چۆنم ناسنەوە ئەڵەی سابیری عەبدولی ناناسی تۆ. بەنیازی چی بکەی؟ ڕاوەستە ئێستا پێ پیشانەیەم کە چیەکەم. شیرین ئەڵێم با بگەڕێنەوە پێمان بزانم خراپە ها. ناوەرە خەمە نەبێ دڵنیان پیاوەکانی ئەم ماڵە دەموچای منیشا هەر بیر نەماوە بۆیە مەترسە. خانم شیرین مەکەمە ڕۆ. شیرین سڵاو ببوورە جەنابەت لە کۆشکی دیوان سەلار ئیشەکەی وانە؟ فەرمووی دەوێ. من هاتووم بە دوای ئایشەخانە ویستم بزانم هەتاوەکو ئێستا هەر بەردەستی شیرین خانە لێرە؟ هەی ئاگال لە چییە؟ شیرین خان کوانێ؟ شیرین خان شێت بوونادیان بۆ شێتخانە. ئایشەش ماوەیە کە ڕۆشتووە. ئەی هاوار بۆ کوێ ڕۆشتۆ دۆجار؟ من لێرەوە نامەیەکی ئەوم پێگەشت. جا من باسی چی بۆ بکەم دادەگیان؟ ئەی باشە تۆ چی ئەوی؟ من کچی پوری ئەوم. ئەماش خوشکمە کەمێک نەخۆشە. ئێمە لە لادیەوە هاتوین بۆ شار بۆ چارەسەر. ئەی باشە ئێستا لەم شارە غەریبەیە چی بکەین؟ ئێستا مادەموتە خزمم ڕەنگە بتوانی شتێکی بۆ بکەی. ئایشە ڕسووە بە ڕسووە. بۆچی چی کردووە؟ قسە داکەوت کە گوایە مارە بڕی ئاغا بووە. دوای ماوەیەکی سکی گەورە بوو ئەوانیش بێ ئەوەی کەس بزانێ پاڵیان پێوەنە. منیش نازانم بۆ کوێ. من بم لە بری ئێوە لەم ناوە خۆم دەرناخەم. ئاخا قوبا زۆر تووڕێ لێوریە خۆتان بن. نەچی بڵێ ئەو ئەم قسانی کردووە ها. دەی بە یارمەتیت. تۆ باشی؟ گیانەکەم؟ چۆن چاوەڕێ ئەوواکەی باشم ئەیگیو لە نەبوو خزمەتکارەکە چی پێوتم؟ ئەوان زۆر ناپیاون هەر بەڕاستی زۆر بێ ئابڕون. پێو ناخۆش نەبێ ها بەڵام وا قساکەی ئەڵەی هێشتا دڵە لایە و کوڕێزانی. ئیشەڵام بەرگێ بینم قوبات زۆر نامەردە بۆ تۆ من ئەو نەبەڕسەوە بە بچوو کەزانی. سابیر عەبدولی ئێستا بە باشی گوێم لێگرا ئەگەر ڕۆژێک بتەوێ لاسەی ئەو ناپیاوە بکەیتەوە زوو خاوکوژ ئەەکەم ها. بۆ لە من بەڕێستر و چاوپاکترە بینیوە لەم شارەیە شیرین. دە باشە تۆش ئەوە لە خۆبایی مەبەتەوە. باشە تەواو بڕێنی ئێستا با بڕێن. باوکە یاریم لەگەڵاکەی؟ نەبابەجان خۆت یاری بکە منیش وایە سایەمەوە. بابە ئەو ڕاز ناکە. کاکە خەسووی من تا ئێستا بە تەنیا نهاتوتە ناو شارتۆڵی چی؟ چەند جار ئەم پرسیارە ئاکەیتەوە تۆ ئەوە تا پێت ئەڵەم فریای تەلەفۆن نەکەوت نەکرا خۆشم بێم ئیتر من چی بکەم؟ دێ باشە تاو خاوەن دوکانە دەنگی لێوە نهاتووە دای خەرۆ بچۆرەوە ماڵەوە ئەگەر خۆم توانیم دیسان تەلەفۆنە بۆکەمەوە باشە؟ ئاڕاوەستە میری جان ئەڵێم ئەو ژنەی کە هات بۆ لاو شێوەی چۆن بوو؟ نیشانە؟ نێنەی گیان باشە ئەوە تۆ چێکی لێرە؟ گیانەکەم ئەو من هاتووم یاری و لەگەڵا بکەم هاتووم بۆ لای تۆ گیانەکەم هەموو بێدەنگ بوون و لە پڕە کاکەروێشکەکە وتی؟ پەریون خان بەڵێ هەرەڵا باگەم قسەی کرد کاتە تۆ گەروێشکە بێدەنگ بە داوای لە برنەکەم پەریون خان دێ بچۆ خوارەوە جای ترە قسانە نەکەیتەوە چۆنە بێ مناڵ ئەوە لەگەڵ باوکی قسە بکە کوڕم گیان باشە خۆ نەوت باو یاریەکە ڕاستەکەی گیانەکەم دەی تۆ بچۆ خوارەوە منیش کە هاتم یاری ئەی هاوار خوان ئەڵێن با یاریکەین و دوایش لێمان تووڕا بن داوای لێ برنەکەم پەریون خان من ئەمیز بڵێم کە بپرسە فەرمووە تێ بڵێ چی؟ من هیچ ئەمیز بڵێم ئەگەر ئەکرێ ئامۆژگاری شیرین خان بکەی بە ئەوەنە ئەم کوڕە فێری ئەم یاریە ناشرینانە نەکات زۆر ناشرینە کە فێری ئەم شتانە بێت ببوورە بەسەر چاو من پێڵم
بەڵام هەندێک جار ئەم یارە ناشینانی کە مناڵەکان ئەیکەن کەمترە بنەمای ئازار لەوانی کە گەورەکانی کەن. تۆ مەبەستە چییە پەریون خان؟ مەبەستم چییە؟ کاک هۆشنگ، ئەگەر کێشەیەکت لەگەڵ ژنەکەتا هەیە بە مناڵەکەتی مەڕێژە، هەر ئاگاشە لی نییە کە ئەوە چەند شەوە ساسان خۆی پیسەکە؟ ئەمەی خەسووم وەک ئەوەی میری باسیەکە بچووک نەبوو. ببوو خێرەوەی داوا لێبوردنەکەم درێن کەوتم. دڵمان بەبەریەوە نەما وتمان نەبا تووشی شتێک بوو بیوا دیار نەبووی دۆنگی شۆدی بەکار. من ڕاستەکەی کارێکمە بووە دواکەوتم. ئەگەر بۆتانی باس بکەم لە خۆشی ئافرن بەڕاجە نابێشت ئەو خزمەتان توانی لە ڕێگەرەوە سەری پۆلیسەوە هیچ هەواڵێکی جەنابی موسەدیقی دەست بکەوێ؟ هیچ شتێکی تازەی پێوتوی ئەو بەداخەوە نەخێر گوای یەک دوو جار هەوڵی لەگەڵایەوە بەڵام کابرایەکی نەدرکانوە. هیچ گومان لەوەیان نییە کە چارەنە زوستوێتی ئەم گریانە بە جۆرێکی تر بکرێنەوە. ئەڵێی هەموو سەرداوەکان گەشتونە دەسەر ڕێگایەکی ڕاست و هەروەهاش سەر پیاوێکی ڕاست کە لە کاتێکی گونجاوە دەرەکەوێ هەموو شتێ زۆر بە باشیە ڕۆ. سۆراب گیان ئەکرێ کەمێک ڕوونتر قسەمان بۆ بکەی ئێمە لەم شێوازە قسەوتێ کەسێکم دۆزی و دوی مێشکتان بۆی ناچێت. هەڵبەتە دەمێکە خەریکی ئەم بابەتەم و بیری لێەکەمەوە بەڵام لەبەرەوەی زۆر لی دڵنیانە بووم باسم نەکرد بۆ ئەوی لە خۆ ڕاهیوای لەسەر هەڵ نەچنن. هاوڕێی سەردەمی مناڵیم دراوسەی دیوار بە دیوارمان بووە. ئەوەی بۆ یەکەم جار کە چوین و خۆمان هەڵایە نە چەمەکەی بەردەیە هەر ئەو هاوڕێیە بۆ یەکەم جار پێکەوە بە دەرسێوەکەی یا سەرکەوتی. باشە ئەم هاوڕێ کۆنی تۆ چۆن نەتوانێت کە هاوکاری ئێمە بکەن؟ باشە من ئێستا باسیەکەم بۆتە. من نازانم شیرین خان تۆ لە شەتخانە بوویان ئەم بە ڕێزە ئێوە بۆچی هەڵی واکەن؟ تۆ ئەقلی خۆیاوەتە دەزم بە ڕێزە؟ کەس نازانێ کوڕی کێ و لە کوێ هاتوو چی لە ئێوە؟ من نازانمەوە چیەوێت ئەزانی جەنەبی پارێزە بەڕێزم تۆ پەیوەندی و نەبێ من لەگەڵ خاتو شیرینی دیوان سالار قسە لەگەڵ چی قسەکەی بیکە بەڵام جوان بۆ ئەمەش زیندانی نییە جەنابی پارێزەر ئەگەر لە دەرەوە شەر زیندانی بمەوە باشترار بمگرنوتەوە ئیتر ئەم هەموو بگرە و بەردەی بۆچیە پێم ناڵێ؟ من مەبەستمەوەیە کە ناکرێ هەموو ڕۆژێر خەریکی حەب خواردن بم گەشتدانیشم لە دیوارەکان بڕوانم ئەمە نابێت. کەمێک ئارام بگرە شیرین خان کاگاشم بە دوای کەسێکی جێ متمانایەگەڕێ بۆ ئەوی کە بتوانین بوونێرین بۆ دەروی وڵات. جوان بۆ خۆتان ئەیبرن و بۆ خۆشتانەی دوورن تووشی هەرچیەک بم و هەرچێکم بەسەر بێ ئەستەمە ئەم وڵاتە بەجێ بێڵم بە هیچ شێوەیەک من لێرە ناڕۆم. هەزاران کاری تاو نەکراوماون هەزاران قەرز کێشتا نەدراوەتەوە هەزاران کێشە کێشتایەک لای نەکراوەتەوە. ئەگەر بێڕەزی نەبێ خان مەکەم تۆ گوێ لە من ناگریت هەرچێک بڵێم تۆ هەر لەسەر قسەی خۆ سووری بۆ نازانی خەڵاتیان بۆ سەرە بڕێتەوە خان مەکەم بەڕێزە بە زیندانی ڕاکردو داهاندرێت. گەر تۆ خەمی ناوبانگی نووسینگەکەتە و مەبەستە لە منە ئەوە من هەر ئێستا نەخێر من کەی مەبەستمەوەیە خان مەکەم من مەبەستمەوەیە کە ئەبێ زۆر وریابین بە ڕۆژی ڕۆنا کەوتونەتە ناو ئەم شارە بە دوای چییە ئاخر بیرتان لە مەترسەکانی نەکردوێتەوە؟ ساکاکە گیان خۆ هیچ نەبووە بۆچی یەکسەر نوقڵانەی خراپ لێ برای بەڕێزم وا گریمان بەڕێزە لە زیندان بۆ ئازاد کرابێتی کە شوێنی شیرین خان بدۆزنەوە بۆی وا باشترە بەڕێزێ بۆ ماوەیەک لە شوێنێکی تر بمێنیتەوە هیچ نەوێ بۆ سەر لێ شێوانیان ماوەیەک چۆ بۆ میوانخانەیەک و لێ بمێنەرەوە پێویست ناکات شیرین خان لێرە جێبێڵم و منیش بڕۆم. من خۆم ئاگام لە بەڕێزیانە بێ جەنابە داگات لێ بێ ها ئەچی تر ببوورە شیرین خان باشە پێم ناڵێ تۆ چی شیرین خانی وا لە مشتەکە خۆوەڵە قورتێنی؟ با من پێت بڵێم بەڕێزیان چی منە و بۆچی لەگەڵ منە. ئەم بەڕێزە بڕیارە لە داهاتوە ببێ بە هاوژینی من پێشتریش بابەتی مارەی و هەموو شتێکمان بڕانۆتەوە لەبەر ئەوە نابێ بۆ یەک چرکەش لە من دوور بکەوێتەوە جارێکی تر. هەروەها لەم ڕۆژانی داهاتوو شاماڵ ئاوایی لە تۆکەین پێش ئەوەی بتانەوێ بە زۆر ڕەوانی دەرەوەی وڵاتمان بکەن. هێستا تێگەیشتیەوە چیەوێ؟ بەڵێ زۆر باشە. لە ڕاستیان من هیچ قسەیەکم نییە بۆ ئەم بابەتیان بەڵام بۆ ئەوانەی ترێبێت چاوەڕێ بکەین هەتا کاگاشم بۆ خۆی چارەسەرێکیان بۆ دۆزێتەوە بە یارمەتیتان. فەرموو من نەموت هەروەها بێت. چی ئەبێت؟ ئەو قسانەی سدیقی نووری کردنی ئەی منیش نەموت بانەچین مەترسیتیە. سابیر ئەکرێ بچیتە ژوورەکەی خۆت کەمێک بەتەنیا بەجێمبێڵی ئاخر ئەگەر بڕۆمی تر نایەمەوە بە جەهەنەم. قەیچێکە ئەی پێم بڵێ چیت هەیە لە جەهەنەمەوە بۆتی بێنم؟ سابیر گیانەکەم خۆ بەڵێنەکەی نێوانمانە بیر نەچۆتەوە نیە؟
مهێری خان دەهمێری خان پێ بکەنەوە هەموو شتێتر باشە بێ تۆ ڕاوەستە با لەم یەک دوو ڕۆژەیە بە بەخشیشەکانی کاکە خوبات ماڵێکی خنجیلانە بۆ حومەیرا بکڕم و ئێمەژیتر ڕزگارمانە بێ سڵاوەستا ئای سڵاو کاکۆشنگ ببوورە تکایە بە یارمەتی و کاکۆشنگ وەستا گیان کە گەڕامەوە پارەکە تێمێ باشە؟ نانا بەڵام من باسیەوە ناکەم ئەی چی؟ کە جەناب لێرە نەبووی ئەم بەیانیە خێزانەکەت ماڵەکەی بار کرد و گواستێەوە ماڵ گواستنەوە؟ بەڵێ بۆچی تۆ ئاگال لەوە نییە؟ نەخێر با تۆ خەمە نەبێ کە گەڕامەوە یەمەوە خزمەتێ بەسەر چاو دەی بە یارمەتی و سڵاو ئاغاوەشە وا چەند ڕۆژێک بەسەرەوە ڕۆژات هەیە بەڕێکە یەکمان بینی ئەو ڕۆژە هەردوای ڕۆشنی جەنابە شتێک ڕوویە کە هەر نەئەبوو ڕووبە دڵنیام کە نابم بەژنی هەمیشەی تۆ بۆ ئەوەی دڵنیا بم قیسمەت نییە بۆ یەک بین خوش بەردەرنێ جەنابە لە ماڵ و مناڵەکە جیا بکەمەوە باشتر وایە دوای چارە نووسی خۆم کەوم کەلوپەلەکانم بە کاتیا بەمە ماڵێکی لە هاوڕێکان و خۆشم بۆ مایەک ئەچمەوە بۆ شارۆچکەکەی خۆمان ئەچمەوە سەرێک لە دایک و باوکم ئەیە تکام لە جەنابتان وایە کە بە دوێ منە نەگەڕێن ئەمە لە بەرژەوەندی هەردوو لامانە ماڵاوە